کەیسی دەستگیرکردنی ڕێبەر ئاپۆ لە 15 شوبات دەبینین لە کۆمپلۆیەکی نێودەوڵەتی ڕێبەری گەلی کورد بەڕێز حەبڵاو جەلان دەستگیر دەکرێت و دواتریش بۆ ماوەی زیاد لە 20 ساڵە لە زیندان هەڵدرێتەوە. بە ئێمە بە باوەڕی ئێمە وایە کە ئازادکردنی ڕێبەر ئاپۆ یاخود هەبوونی لە ناو بڕیاردان لە چارەنووسی پرۆسەی ئاشتی لە تورکیا بەگشتیوە لە باکووری کوردستان بە تایبەتی پەیوەستە بە ئامادەبوون یاخود ڕۆڵی ڕێبەر ئاپۆ. دەبینین چەندین قۆناغی پرۆسەی ئاشتی لە تورکیا هەر لەسەر بڕیاری بەڕێز ئۆجەلان پرۆسەی ئاشتی دەست بەکار دەبێت دەخرێتە کار. بەڵام کاتێک کە دەوڵەتی داگیرکاری تورکیا زیاتر ئیمڕالی گۆشەگیر دەکات، زیاتر با بڵێن ڕێگە ناداتن کە پەیوەندی ڕێبەر ئاپۆ بە پارێزەرەکانی بە کەس و کارەکەی، دەبینین لێرە لەوێ پرۆسەی ئاشتی جارێکی تر تووشی ئاستەنگی دەبێتەوە. ئەمڕۆ لە ناوچەکە بەگشتی و بە تایبەت دۆخی تورکیا دەبینین لە ململانەیەکی سەختدانە، هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی ئابووریش دەوڵەتی تورکیا تووشی قەیران دەبێتن. چارەسەری پرسی کورد لە تورکیا و بەگشتی لە ناوچەکە دەگەڕێتەوە سەر ڕێبەر ئاپۆ. ئەوەی کە گرینگە چالاکوان و ڕۆژنامەنووس کەسایەتیەکان بە ئەرکی مێژووی و ئەخلاقی و مەسئولیەتێکی مێژوویە لەسەر شانی هەموو تاکێکی هۆشیار کە بەدەم بانگەوازی یاخود پشتیوانی و پشتگیری لە هەر جۆرە کەمپینێک بکاتن کە ئیمڕۆکە بە درێژایی مێژوو لەو ڕۆژێک کە ڕێبەر ئاپۆ دەست بەسەر دەکرێتن دایان و سەدان کەمپینی جۆر بە جۆر بەڕێکراون. ئیمڕۆکەش لەسەر ئاستی کوردستان و لە ئەوروپایش دەبینین کەمپینی ئازادکردنی ڕێبەر ئاپۆ جارێکی تر با بڵێن بە گروچینەوە کوردان و کوردستانیان وانەتەوە جیاجیاکان پشتگیری پشتیوانی خۆیان بۆ ئەم کەمپینێ دەربڕوە. لازمە لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی حزبەکان لەسەر ئاستی سەرۆکاتەکانی هەرێمی کوردستان دەنگێک هەبێتن بۆ ئەم پرسە. لێ بەداخەوە هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر هەژمونی وڵاتانی دراوسێ، جا چ ئێران بێتن چ تورکیا بێتن، بۆی ڕێبەر ئاپۆ لە قۆناغێکی هەستیاری مێژووی پێشەنگایەتی نەتەوەیەک دەکاتن. و دواتر ئێمە بینیمان فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ لە چوارپارچەی کوردستان بە تایبەت بۆ کورد و بۆ نەتەوەکانی کەش. ئێمڕۆ ئێمە لە ڕۆژاوای کوردستانە دەبینین عەرەب و کورد و تورکمان و نەتەوە جیاجیاکان لە ڕۆژاوای کوردستان لەژێر سەیوانی فەلسەفەی ڕێبەر ئاپۆدا تێکۆشان دەکەن. لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵات ئەم تێزە یاخود با بڵێن ئەم جۆرە بیرکردنەوەی دواکەوتوویە لە ژێر فەلسەفەی ڕێبەر ئاپۆ تێکشکێنرا کە پێمان وا بێتن من کە کوردێکی باشووری کوردستانم دەبێت شەڕ بۆ پارچەکەی خۆم بکەم و سیاست لە پێناو بەرژەوەندی باشووری کوردستانە بکەم. ڕێبەر ئاپۆ ئەمەی تێک هەڵوەشاندەوە. ڕێبەر ئاپۆ هات سەر لە نوێ تاچی کوردی پەروەردەکرد و ژنانی کوردی پەروەردەکرد، ژنانی کوردی کرد بەسەرکردا. ڕێبەر ئاپۆ وەکو سەرکردەیەکی دیاریگەلی کورد زیندانیکردنی ڕێبەر ئاپۆ لەو کاتە ئێستا زەروران زۆر پێویستە بۆ گەلی کورد ئازاد بکرێ. پێویستێکی زۆر بە ڕێبەر ئاپۆ هەیە لەو زیندان و گۆشەگیریەدا ئازاد بکرێتن بۆی بەرەو پێشچوونی پرۆسەی سیاسی لە ڕووی پرۆسەکان بەرەو پێش بچیتن لە ڕووی هەم قەزیە کورد لە باکوور و هەم لە شوێنەکان بەگشتی. ڕێبەر ئاپۆ تاکێکە مڵکی گشتیە، مڵکی تاک نییە، وەکو ئەوەی ئازادکردنی ڕێبەر ئاپۆ بۆ کورد بۆ گشتی یعنی زەرورە لەم کاتە و ساتەدا ئازاد بکرێ. بەڕاستی ئێمە پشتیوانی ئازادکردنی ڕێبەر ئاپۆ دەکەین بۆی پرۆسەی ئاشتی زیاتر بەرەو پێش بچێتن. پێم وابی قەزیە کورد هەر لە سەرەتای دەستپێکەوە ڕێبەر ئاپۆ لەگەر ئەوە دابوو کێشەکان بە ئاشتی چارەسەر بکرێتن بەرەو پێش بچێتن. بەڵام بەداخەوە دەوڵەتانی تورکا و هەم نێودەوڵەتیش بوو ئەمەی کە لەسەر ڕێبەر ئاپۆ ڕوویدا زیندانیکردنی ڕێبەر ئاپۆ گۆشەگیرکردنی ڕێبەر ئاپۆ بەداخۆ ئێستا بۆ چەند ساڵێک دەچێ پارێزەرەکانیش نیان دیوە، بۆیە پێویستە هەرچی زووە و هەم ئازاد بکرێ هەم یاخود پارێزەرەکانی بتوانن ئەو گۆشەگیریە بشێنن بۆی بتوانن ڕێبەر ئاپۆ هەم گوتاری هەبێت لە سەر
هەلومەرجی ئێستا سیاسی بەڕاستی پێویستێکی زۆرە هەم لە ئێستا بە تایبەتی لە باشووری کوردستان پەرتەوازەیەکی یەکجار زۆر هێلێنان لیانە سیاسیەکانە پێم وابی زەروریەکی زۆرە لە ئێستادا ڕێبەر ئاپۆدا ئازادی و داوای ڕۆڵی ڕێبەر ئاپۆ لە تەسمیل نەبوونی داواکانی تورکیادا بوو. ڕێبەر ئاپۆ فەلسەفەیەکی تایبەت بەخۆی هەیە بۆ دۆزی کورد تێدەکۆشێ، بۆ تیما مشتی خۆی تێناکۆشێ. بۆیە ئێستادا دەوڵەتی تورکیا پێم وابی دەتوانێت زۆر سەرکردهەیە بتانی بۆ خۆی ڕاشی، بەڵام نەیتوانی ڕێبەر ئاپۆ بۆ خۆ ڕابچێشتن و کە دۆزی کورد بەلایەکدا بباتن لە بەرژەوەندی خۆی دابێ. ڕێبەر ئاپۆ لەسەر نەتەوەکەی دەستگیر کراوە لەسەر قەزیەی کورد. بەڕاستی بە قەزیەی کورد کێشەیەکە ڕێبەر ئاپۆ توانیتی لە ماوەی چەند ساڵ لە زیندانیشدا هەمیشە بەرگری لە قەزیەی کووردا بکە و بەرەو پێشچوون بدات لە قەزیەی کووردا. بۆیە پێم وابی لێرەدا تەنها هەدەفەکەی تورکیا ڕێبەر ئاپۆ. بڵێ لە ڕابردوو لە ئێستاش هەم پشتیوانیشی زۆر هەبوو کەمپین ڕاگەیەندرا لە نێو خۆی کوردستان و لە پارچەکانی تر هەم بە شێواز بەگشتی با بڵێن لە ئەوروپا هەم پشتیوانیشی زۆر هەبوو لە ڕێبەر ئاپۆ و تا چەند کەمپینێکی ڕاگەیەندرا. لە ئێستادا پێم وابی پشتیوانەکان زیاتر بوونە لەوەی کە ئازاد بکرێتن، چونەوە بە زیاتر لە 20 ساڵە لە زیندانە بەداخەوە. ڕێبەر ئاپۆ ئەگەر بێت و ئێستاکە لە دەرەوە باە پێم وابی زۆر گۆڕانکاری ڕووی ئەدا، ئەو نەتیجەن ڕووینەدا ئێستا پەرتەوازەی ماڵی کوڕ ڕووینە